أعوذ بالله من الشيطان الرجيم. كلا إن كتاب الأبرار لفي عليين وما أدراك ما عليون كتاب مرقوم يشهده المقربون كلا إن كتاب الأبرار لفي عليين وما أدراك ما عليون كتاب مرقوم يشهده المقربون إن الأبرار لفي نعيم على الأرائك ينظرون إن الأبرار لفي نعيم على الأرائك ينظرون تعرف في وجوههم نضرة النعيم تعرف في وجوههم نضرة النعيم يسقون من رحيق مختوم يسقون من رحيق مختوم ختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون صدق الله العظيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها
ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان صدق الله العظيم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وعباد الرحمن وعباد الرحمن الذين يمشون على الأرض
وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما صدق الله العظيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الله يتوفى الأنفس حين موتها
حين موتها والتي لم تمت في منامها فيمسك التي قضى عليها الموت ويرسل الأخرى إلى أجل مسمى إن في ذلك لآيات لقوم يتفكرون أم اتخذوا من دون الله شفعاء قل أولو كانوا لا يملكون شيئا ولا يعقلون قل لله الشفاعة جميعا له ملك السماوات والأرض ثم إليه ترجعون وإذا ذكر الله وحده اشمأزت قلوب الذين لا يؤمنون بالآخرة وإذا ذكر الذين من دونه إذا هم يستبشرون قل اللهم فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة أنت تحكم بين عبادك فيما كانوا فيه يختلفون ولو أن للذين ظلموا ما في الأرض جميعا ومثله معه لافتدوا به من سوء العذاب يوم القيامة وبدا لهم من الله ما لم يكونوا يحتسبون ولو أن للذين ظلموا ما في الأرض جميعا ومثله معه لافتدوا به من سوء العذاب يوم القيامة وبدا لهم من الله ما لم يكونوا يحتسبون صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. برایان و خوشکان بەخێر بێن یاخۆ سەرسەر و سەرچاوم بە ئیجازەی مامۆستایانی بەڕێز ئەم دەقە چارێکێک لە کاتتان نەگرم بە وتارێک لەژێر ناونیشانی حەق و مافی قورئان لەسەر موسڵمانان. ئایا قورئانی پیرۆز چ حەق و مافێکی لەسەر موسڵمانان هەیە؟ پێشی بێم خاڵەکان باسکەم خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە قورئانی پیرۆز حەق و مافی باسی قورئانی پیرۆزەکە دەڵێ منەتێکی زۆر گەورەیە بەسەر موسڵمانانەوە کە خوا سوبحانەهو وتەعالە قورئانی دابەزاند. یەکە لەو منەتانەی یان
ئەرکە زۆرانی کە لەسەر شانی ئینسانی مسلمانی دانێ وەکو دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أفلا تعقلون لقد أنزلنا إليكم لو دياري باسي أويك كخواي قورا إنسان كان من أدبارك كخواي قورا فرمي قرآن ملودا بزاند والآيات إشكاء فرمي وإنه لذكر لك ولقومك أو الذكر ذا ذكر بزورها تفسيري لدريتوا لك ولقومك تايبت بپیغمبر عليه الصلاة والسلام وتايبت تريش بقومكت كمسلمانان تيروكتشي زور سرنزراشيش هي اويشيان دليكيك لجولكان هاتا خزمتي عمر كوري خطاب رضا ورحمتي خوي لسربت قوتي لآيتي لقرآن قو آياتي تيدايا اگر او ايمت جولكان با او روجما دكر دا ججل آياتك تسيا خواهي قوراء فرميت اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا لبرتيا يعني جولك كباور بك أو جولك زور باشتر لمسلمانا لآياتكي تيجيشتيا لبشش مسلمانا هو كاركتسيا لبرتيا ديقوت أجر أوهتا لو جولكان دا بزيبا دمان كرد زجن چونكا كوملا مجدشي تيدايا لو مجدانا أفرميت اليوم أكملت لكم دينكم هيشتك أو كبيوست بجاني إنساني وكو شريعة هيشتك نما ولا قرآني بيروز باسي نكذابي يعني دينك متكامل وأتممت عليكم نعمتي خوشم بسردا تواو كردن مبستي تواو كردين قرآني بيروزا وفرموي ورضيت لكم الإسلام دينا تاك برنامج كبي رازي بم تنها قرآني بيروزا تنها إسلام جاء عمر كوري خطاب رضا رحمتي خوالي سربيلا جوابي أو يهود جولكي دالي وراد زانم لتشوينك ولتكاتيش أو آيات دا بزيوة دا فرميت لا روجي جمعة بو لسرچيوي عرفة بو بپيوش وصابو كآيات كيلو دا بزي ما بستم خوشکو برانی برز قرآنی پیروز وکو باسم کرد فضلێکی زۆر گەورەی خوای گەورەیە بەسەر بەندەکانیەوە بەسەر مسلمانانەوە وخوای گەورە فەرمێت بە حەبلی باسەکە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا لە فەرمودێکەکە دەفەرمێت هەر کەسێک بیەوێ پەیوەندی لەگە خوای گەورە بەردەوام کە با بەردەوام دەست بە قورآنی پیرۆزەوە بگرێت وەکو لە ئەسەردا هاتوو هەندێک دەڵێن فەرمودەیە دەڵێن قورآنی پیرۆز سەرێکی لەدەست خوای گەورەیە سوبحانەهو وتەعالە و سەرێکیشی لەدەست ئەو کەسێک کە بەردەوام لە خزمەتێتی لەو فەزڵ و گەورەیەی کە قورآنی پیرۆز باوەڕ ناکەم هیچ نیعمەتێک و وەکو دەڵێن منەتباریەک لەوەی گەورەتر بێ هەر بە کورتی باسی ئەو خاڵانە ئەکەم حەق و مافی قورآن بەسەر مسلمانانەوە یەکەم ئیمان پێهینانە بەڕازدانان و ئیمان پێهێنان الحەمدولله ئەو کۆڕ و مەجلیسا و بەشی زۆری مسلمانان لە خوای بەزیاد بیت ئیمانیان پێ هەیە خاڵی یەکەم خاڵی دووەمینیان خوێندنەوەی وەکو کە خوای گەورە دەیەوێت وەکو خوای گەورە فەرمیت وەرەتیل القورئانە تەرتیلە جا مفسرین لە شەرحی ئەو ئایەتەی لە ڕافعی ئەوەتی دەفەرمێت وەرەتیل القورئانە تەرتیلە هەر وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خوێندیتەوە بەو شێوەی بخوێندنەوە جا من خوشکان و برایان بەبەستم لەوەی ئەوەیە بەشی زۆری مسلمانان الحەمدە قورئانە خوێنن لەو مزگەوتانەی تەماشەکەم هەر یەکی بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆز قورئانێکی دانێن و قورئانەکەی ئەخوێنن تەماشا ئەکەم بەشێکی زۆری لەوانە قورئانیان لەکن هیچ ماوەسایەکی ختم نەکردیان نەیانخوێندێ بەڵام لە ڕۆژانی جومعە بە لە موناسەبەکان دەیخوێنن ئەو شتێکی باشە بەڵام ماوەسایان نەزانن قورئان خوای گەورە فەرمان پێیە کە وەرەتیل القورئانە تەرتیلە بەو شێوەی کە خوا دەوێ نەک بەو شێوەی کە ئەمن دەمەوێ یەبێ حەق و مافی تەرتیل و تیلاوی تێدا بیجا ئەوەش پێویست بەوەیە کە لەکن ماوەسایەکی شارەزا ختمی کە و بە هەمان شێوە بە تەجویدەوە بخوێنیتەوە چونکە سەرەتا ئینسان کە دەست پێیە کە گەر هەڵەش بکە هەڵەکەی بەخێر بۆ نووسرێت بەڵام ئەگەر لەسەر هەڵەکانی هەر بەردەوام بوو ئەو کاتی دەبێتە گوناح وەکو ئاگاداری حەق و مافیشی دیکەی قورئانی پیرۆز یاخود پێشەوەی بێمە سەر خاڵێکی دیکە
لە فەزڵ و گەورەی قورئانی پیرۆز هەر بە بیرتان دینەوە گەرنا ئەو فەرمودانە بەشی زۆری مسلمانان گوێیان لێ بووە بەڵام بە بیر هینانەوە هەتاوەکو بێزار نەبین لە خوێنەوەی قورئانی پیرۆز ئەفەرمیت من قەرأ حرفا من كتاب الله فله حسنة هر کەسێک یەک بیت لە قورئانی پیرۆز بخوێنێت چاکە و حەسەنەی بۆ نووسرێت ئەفەرمێت والحسنة بعشر أمثالها هر چاکەکیش بەدەخێر ئەفەرمێ لا أقول ألف لام ميم حرف ناڵێم ألف لام ميم یەک حرفە ئەفەرمێت ولكن ألف حرف ولام حرف وميم حرف يعني ئەگەر بەس ألف لام ميم بخوێنینەوە چەند خێرمان دەستەکەویت سی خێرمان دەستەکەوێت وخوای گەورەش زۆر سەخیە هەتا زۆر زیاتریشی ئەبات و هەتاوەکو بتوانین قورئانێکی باش بە دروستی بخوێنینەوە پێویستە کۆمەڵە خاڵەکەی ئەو خاڵانە لە خۆمان بینێ لە جێکەمینیان شارەزابوون لە زمانی عەرەبی خوشکان و برایان هەر زمانێکی فێرەبی زۆر گرنگە زمانی ئینگلیزی فەڕەنسی تورکی بە تایبەتی ئەوانەی کە پێویست و زەرورن لێرە بەڵام لە هەموویان زەرەرتون فێربوونی زمانی عەرەبی لەبەر چییە پێشەوەی قازانجی مادی و بازرگانی دەست بکەوی قازانجی قیامەتیمان دەستەکەوی چونکە ئەوەی شارەزانەبی لە زمانی عەرەبی باوەڕ بکە زۆر و باشی نازانی قورئان پیرۆزیش بخوێنێتەوە یا لە ماناکانی تێناگە خاڵێکی دیکە وەکو تازە ئەمەژەم پێکرد فێربوونی تەجوید زۆر گرینگە تەجوید لە لای مامۆستایەکی شارەزا بخوێنی و هەروەها ویردی ڕۆژانەی قورئانی پیرۆز ئەمن بڕیارەدەم لە شەو ڕۆژێکی هەندە قورئانی پیرۆزە دەخوێنەوە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز حەقێکی دیکەی قورئانی پیرۆز لەبەرکردنیەتی ئەویش بە گوێرەی توانا بە گوێرەی ئیمکانیەت هەموو کەسێکیش ویزع و توانای ئەوەی هەیە بەڕاستی ئەتوانی بەشێکی زۆری قورئانی پیرۆز لەبەر بکە هەمووی لەبەر ناکەی بیکە 20 بیکە 15 چ زوانم 5 جوزە وەرە جوزئەکی زیاتر کەمتر بە گوێرەی توانای خۆت هەتاوەکو لە گەورەی ئەو قورئانی پیرۆزە بێبەش نەبی خاڵێکی دیکە حەقێکی دیکەی مافی قورئانی پیرۆز تێگەیشتنە التدبر خۆشەویستان لە خاڵە هەرە گرنگەکان کە من بەردەوام خەفەتی پێخۆم ئەوەیە بەشی زۆری مسلمانان قورئانی خوێنن بەشی زۆری مسلمانان الحەمدوللا بە تایبەتی ڕەمەزان کاتێکی زۆری پێبن بەڵام بەداخەوە بەشێکی ناڵێم زۆر بەس بەشێکیان حتا سوورەتی فاتیحەش ماناکەی نازانن ئەوە وەکو دەڵێن یعنی خەلەلێکی زۆر گەورەیە دەبی چارەسەری کەین چونکە قورئانی پیرۆز لە ئەوەی هاتی هەتا تێی بگەین پاشی تێگەیشتنەکەی دەبی کردەوە عەمەلی پێ بکەین کەواتە تەدەبور زۆر خاڵێکی گرنگە دەبی ئیشی لەسەر بکەین خوای گەورە وەکو لۆمە ئەفەرمێت ئەفەلا یەتەدەبەڕون القورئان ئەم عەلا قولوب ئەقفالوها وەکو لۆمە ئەفەرمێت ئایا بۆ لە قورئانی پیرۆز وەرنابنەوە دڵەکانتان قوفلی لێدراوە و پاشی ئەوەی کە تێیگەیشتن ئەو جارێ دەبی کردەوەی پێ بکەین یەک لە حەقەکانی تری قورئانی پیرۆز عەمەل پێکردنە جا تەماشەکەن خۆشەویستان تازە ئەمەژەم بە چی کرد باش خوێندنەوەی دوایەکە لێ تێیگەیشتنی دوایەکە کار پێکردنی بەرنامەکتان لۆدانم ئەمیش وعد بی بەرنامەکەی جێبەجێ بکەم بەرنامەکە نەخشە ڕێگایە هەتاوەکو ساڵێکی دیکە ئەتوانین لە بەشی زۆری قورئانی پیرۆز تێبگەین بەبێ ئەوەی لە کاتیشمان بگریت نەخشە ڕێگایەکە چییە بەخۆی سێ نەوع ختمی قورئانی هەیە ختمەکیان لۆ ئەوەیە هەتاوەکو زۆرترین ئەجر و پاداشمان دەستکەوی پەلەی ئەکەین لە خوێندنەوەی قورئانی هەتاوەکو ختمە 2 ختم 3 ختم هەتا زیاتریش بکەین شتێکی زۆر باشە ختمی دووەمیان پێگوترێ ختمی بە تەفسیرەوە ئەوەم مەبەستە ختمی سێمینیان لۆ کەسی مفەسیر ئەمە بەشی زۆرمان مفەسیر نینە خاڵی دووەمم مەبەستە وەرن با لێستەوە بڕیار دەین هەتا ساڵێکی دیکە لەسەر تەفسیرێکی کورت تەفسیرێکی درێژ نا تەفسیری ئاسانە تەفسیری ڕەوشنە پوختەی تەفسیری قورئانی پیرۆزە تەفسیری گوڵشەنە نازانم ئەنواع ئەشکال تەفسیری هەیە بەرگەکە هەیە دوو بەرگە بەرگە کەمەکەی دانین ئەویش تەفسیری قورئان تەفسیری ئاسانە چەند لاپەڕەیە ماوەستازە چەند قورئان چەند لاپەڕەیە هەندە لاپەڕە تەفسیریشی تێدایە یعنی ئەگەر دابەشی کەینە سەر یەک ساڵی چەند دەکات لەوانەیە هەر ڕۆژێ دوو لاپەڕە دەرکەوی
لە ئێستاوە دەست پێەکەین هەتا ساڵێکی دیکە هەر ڕۆژەی دوو لاپەڕەی تەفسیری قورئانی تەفسیری ئاسانە تەفسیری هەر تەفسیرشکت حەز لێیە هەتا ساڵێکی کە ڕەمەزان دەست پێەکە هەموو قورئانی پیرۆز بە تەفسیرەوە ئەزانی پێگوترێن نەخشە ڕێگای ئەو جارەی کەواتە خوێنمانەوە و تەدەبوڕیشمان کرد کە مادام تێگەیشی تەدەبوڕیشەکەی پاشەوە چەمێنی تۆ کارپێکردنە مێنیتەوە قەنەعەتم وایە بەشی زۆری ئاەتەکانی ئینسان گەلەی تێبە توانیت جێبەجێشی کرد نازانم پێویست ناکە وعدەی بدەنە من وعدەی بدەنە خوای گەورە کە هەتا ساڵێکی دیکە قورئانی پیرۆز بەو شێوەی ختمەکەین بە پشتیوانی خوای گەورە خاڵێکی دیکە حەقەکی دیکەی قورئانی پیرۆز حەق التحاكم إلى القورآن هەر کێشەکە دروست بوو یەکسەر پەنا بێبەر قورئانی پیرۆز قورئان شەریعەتت بێت ماوەسایەکێک لە گوندەکان گوتی یەک ساڵی لێ ڕێک لە گوندەکەی بوو پاشی ساڵەکەی گوتی کاکە من ڕۆیشتم خەڵکی گوندەکەی هاتن گوتیان ماوەسە چی عەزیەتی دای بە لۆمەی بکەین لێی دەین دەری کەنیوش گوتی وڵا کەس تووڕەی نەکردیمە لە ماوەی یەک ساڵی کامل بەس دوو کەس هاتینە شەریعەتم پێ بکەن یعنی شەرعم پێ بکەن ئەویشیان هەدەفیان لە شەرعەکەی ئەوە بۆ شەرعەکەی بەلایەواندا ببەن یعنی لەسەر حەق نەبووینە یعنی فتوایەکی نەحەقیان لێ بکەن مادام ئەو گوندە پێویستیان بە شەریعەتی ئیسلامی نییە کەواتە من لێرە لە گوندەکەی زیادە لەوەرەندەی خۆشەویستان قورئان ئەرێن وەڵا باشترین حکمی هەیە هەتا ئەو کاتەی حکمی باشە هەتا وەکو لە مەسلحەتی منە هەر کاتێکی لە زەرەری من تەواو بوو دەڵێ کاکە وەڵا بەگوێی ناکەم ئەوە تەبعاً زۆر خەتەرە یعنی ڕەتکردنەوەی حکمکردنە بە قورئانی پیرۆز جا لەسەر ئاستی تاک و خێزان حتا بڕۆ دەوڵەتیش خاڵێکی دیکە بە گەورەکردنی بە گەورەدانانی قورئانی پیرۆز جا دوو نمونە ولۆدینمەوە لەسەر ئەوەی ئایا قورئان لە کنەمە زۆر ڕێز و تەقدیری هەیە یان نا لە تەعزیەکان ماوەسانی بەڕێز هەموو بەشدارە بین بەس خوشکان کەمتر بەشدارە بن قورئانی پیرۆزە خوێندرێتەوە بەبێ ئەوەی کەس خۆی لە قسەکان ڕابگرێت ئەوە نیشانەی ئەوەیە کە قورئانی پیرۆزمان بە گەورەت سەیر نەکرد هەر کاتێک ئیذا قورئ القورئان فاستمعوا له ئەفەرمێ وأنصتوا فاستمعوا یەکەم گوێ بگرە دوایە کە لە ماناکانیشی داخۆ چ بڕیارەدا فەرمانت پێەکا ڕێت لێگری ئەمرە نەهیە لەبەرەندێ بە گەورەدانان و قورئانی پیرۆز ئەویش یەکێکە لە حەقەکان خاڵێکی دیکە خاڵی پێشکۆتایی تەبلیغ و گەیاندنە هەیە مامۆستایە دکتۆرە نازانم چێ بەشی خۆی قورئانی پیرۆز زانی بەڵام یەک ڕۆژی یەک ئاەتی یەک فەرمودەی تەفسیر نەکردێ نەیگەیاندیتە کەسێکی دیکە ئەوەش حەقەکە ئەرکەکە لەسەر هەمووە جا تەماشەی کرد ئەفەرمی بەلیغوا عنی وەلەو ئایە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەڵێن لەو سێ وشەی تەبلیغ و تەشریف و تەخفیفی تێدایە تەبلیغەکە ئەرێ بەلیغ فەرمانەکە ئەرێ بیگەینە عنی ئەرێوە تەشریفە لە من چونکە هەر شێک لە پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام بگیرێ گەورەیە لەبەرەوەی پێغەمبەر بەخۆی گەورەیە ئەفەرمێ وەلەو ئایە ئەوە تەخفیفە ئەگەر هەر ئاەتێکیشت لەبەر بۆ هەر بیگەینە ئەگەر یەک فەرمودەشت لەبەر بۆیش هەر بگەینە کەواتە حەقەکی کەی قورئانی پیرۆز ئەوەیە بیگەینی خاڵی کۆتایی ئەوەیە بە شیفا وەرگرتن قورئانی پیرۆز بکەینە سەرچاوەی شیفا لێ وەرگرتن چونکە ئیبن القەیم ئەفەرمێت کە خوای گەورە ئەفەرمێ ئین قەومی اتەخەذوا هذا القورئان مەهجوورا ئەفەرمێ یەک لە هیجرەتکردنی ئەوەیە وەکو شیفای بەکارنایلی قورئانی پیرۆز شیفایە چەندان ئاەت باسەکەن هەتا کاتان نەگرین کەواتە جاری وە هەیە دەیان دکتۆری ئەکەی بەڵام یەک جاری لە دەرگەی قورئانی پیرۆز نادی ئیبن القەیم قسەی زۆر جوانی هەیە ئەفەرمی لە یەک لە شوێنەکان مامەوە بەڵام نەخۆش کەوتم نە دکتۆرم لە کندبوو نە داوایشم هەبوو بەردەوام سوورەتی فاتیحەم بەکاردینە دەڵێ هەر هەمووی ئەو هەموو نەخۆشیانم تێپەڕاندن بە بەکارهێنانی سوورەتی فاتیحە چی هەیە لەمە سوورەی فاتیحەی لەبەر نەبی منداڵانیش لەبەر بەس بەنیەتی شیفا لەسرە خۆت لەسەر منداڵەکانە لەسەر هەر کەسێک کە بخوێنە جگەلەوەی ئایەت الکورسی مەعوذەتەین و سوورەتی فاتیحە چەندان سوورەتی دیکە کۆتایی سوورەتی ئەلبەقەرە ئالی عیمران بە هەمان شێوە دەبنە شیفا بۆ مسلمانان خوای گەورە طاعەت و عیبادەتی هەموو لایەکی قبوڵ کە سەر مێشاندن گەردەن مازە کرد. والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.
شون بأستور شون بأستير مستور بكم مروان شايا أشكار ستري أحوالي قنه كران شاو بويا ظلمات بوشا نوري أهلي زوهر دركوي سيري حقيقة لسر أماه أستران الشام نبوانا بيني للشو محرم تريد تعرجي حشو بارد بوش همدما همدردي عشاقان شاو شو هموشاو تاوري يا رجلي هالرجلا محو سرتابا لبربيا فداكاران شايا خود برستينا لشوفيري برستن بن كخور هر دياري دا دوري سريدا قربان الشام فرقتي روجا دروني كرد داغي چيسيان واكمني سوداء زدا آتش زدي هزران الشام قرب فراق آقر همو رجل زرقي بر أداو بو همو شوتي ردل سيني زغلستان شاو تيرقي وفضلي بون آدم بسرنا منشئي إزهاري زلواي فيز صبحينا نشام أعوذ بالله من الشيطان الرجيم
لقسم لو تعلمون عظيم فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم وإنه لقسم لو تعلمون عظيم إنه لقرآن كريم في كتاب مكنون إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون تنزيل من رب العالمين تنزيل من رب العالمين أفبهذا الحديث أنتم مدهنون وتجعلون رزقكم أنكم تكذبون فلولا إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون فلولا إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون وأنتم حينئذ تنظرون ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون صدق الله العظيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين
الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الرحمن الرحيم، مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الرحمن الرحيم، مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. عما يتساءلون عن النبأ العظيم. الذي هم فيه مختلفون. كلا سيعلمون ثم كلا سيعلمون. ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا بسم الله الرحمن الرحيم. عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون. كلا سيعلمون. صدق الله العظيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام را تلك آيات الكتاب المبين
نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إن ربك عليم حكيم صدق الله العظيم. يا ربي خويا دين وطاعت من قبول بكي يا رب العالمين إصلاح حال من بكي يا ربي خويا محفوظي دين ودنيا من بكي يا ربي خويا ترغب دين وخوتو بمسلمان بدي يا ربي خويا وحدته يكرزي بخصمتي مسلمان بكي يا ربي خدايا لهرتي نخوشي وناخوشي بدون من بخي هرتي خوشي وهرتي بركته بستر من دابارين يا رب العالمين يا ربي خويا معين شيلو دينك يخود بنيري يا ربي خويا فرمان روايب زارش بدي ودستي مسلمانا يا ربي خويا وحدته يكرزي والفتو محبت بخصمتي مسلمان بكي يا ربي خويا الصبر وآرامي واستقامته والثبات والسداد ما مدي لسر أو ديني لسر جمعة جماعتي يا رب العالمين يا ربي خدها برشفاعتي مانجي رمضان مان بخي أو روجيا يا ربي خويا الشفاعات مان لوكا وبرشفاعتي حزرتي بيغمبري خواه مان بخي صلى الله تعالى عليه وسلم تير أو مان كي لحوزي كوسر بدست بيروزكاني حزرتي بيغمبري خواه صلى الله عليه وسلم يا ربي خدها لميداني خواي قورا يا ربي خويا شرمزار النكي يا ربي خويا دفتري أعمالك دو كان من بدست راستي يبديوا يا ربي خويا فردوسي على من بخصمت بكي بلي شهادتي من بخصمت بكي مرازي دين وجيل من حاصل بكي يا رب العالمين يا ربي خويا الرحم بزندكان من بكي رحم بمردكان من بكي يا رب العالمين يا ربي خدا وين خوش شفاي برحمتي لو بنيري خود شافي خود كافي يا الله يا الله يا الله لخزينتك منابي يا ربي خدا له خاطري او شو مباركي كواشوي قدره شفاي خيرا وبخير لو بنيري يا رب العالمين يا ربي خويا ازاركي لو بكي بماي كفارتي جناها يا ربي خدایتون آوا کۆت کردینەوە لە مەیدانی مەحشەر لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یارانی ئاوا کۆمان بکەی و حەشر و حسابێکی ئاسانمان لەگەڵ بکەی یا ربی خدایە هەر کەسێکی کەوا نێتێکی چاچی هەیە پرۆژەیەکی باشی هەیە یا ربی خوا لێی ئاسان بکەی مرازی کڕوکسەکانمان حاصل بکەی یا ربی خدایە منداڵی پێبەخشی ئەوەی هەیەی لۆ ساڵ و حەمد درێژ بکەی گەنجەکانمان هیدایەت بدەی و لە خەوی غەفڵەت بێداریان بکەی یا رب العالمین يا ربي خدایە بەتەمەنەکانمان عاقبەتیان خێر بکەی وڵاتمان پڕ لە ئیمان و ئەمان بکەی یا رب العالمین
يا ربي خويا باراني برحمة مان لو باريني يا ربي خويا محروم النكي ميؤوس النكي بيبش النكي لرحماتي خوت يا رب العالمين يا ربي خويا باراني برحمة مان لو باريني يا ربي خويا مسلماناني غزة فلسطين يا أرحم الراحمين لو خاطري أو مانجا مباركي يا ربي خويا خوت معينيان بي خوت نصرتيان بدي كسيان يا رب العالمين غيري تو يا ربي خدا بهانان يا ربي خويا سيدي أو ظلمي قبولنك يا رب العالمين يا ربي خويا أو أجرو أسنا وظلمي على سهل بقري يا رب العالمين رحم بهم لا شيء خويا لهم لا شيء قبول بك وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.